گردبوونەوە و ناڕەزاییەکانی کفری بەردەوامە. دانیشتوانی قەزاکە بە یەک دەنگ داوای خزمەت و ئاوردانەوە لە شارەکەیان دەکەن. دە ڕۆژە ئەوان یەخەی شەقامیان گرتووە. گەنجان زۆرینن لەم ئامادەبوانەی ناو ناڕەزاییەکان. کێشەکانی ئەوان زیاترە. دادی ئێمە ئەوەیە کە بێت ئەم هەلی کار لەم شارە بڕەخسێ، ئەم شارە جوڵەی تیا بکەوێت و ئێمە بەردەوامە بین لە خۆپەشاندان، خێمە بەردەوامە بێ و خەڵکی شاری کفری دڵنیا ئەەکەینەوە گەنجەکان چۆڵی ناکەن هەتا نێنە سەرخەت کە داواکاریەکانمان جێبەجێ بکەن. تاکە داواکاری سەرەکی و زەقی گەنج بە تایبەتی ئەوەیە کە ڕەخساندنی زۆرترین هەلی کات بڕەخسێ بۆ گەنج لە کفریە تاکو بتوانن لە شارەکەی خۆیاندا بژێوی ژیانیان دابین بکەن لە بریەوەی بچن بۆ شارێکی دیکە بۆ ئەوەی گەنجشمان هەبووە لە ئەنجامی ڕۆشنی بۆ شارێکی دیکە بۆ پەیداکردنی 2 دینار بەداخەوە لە ڕێیا بۆتە قوربانی و نەگەڕاوەتەوە بە شارەکەی خۆی. شۆڕش گەنجێکی بێکارە بە پێ لە کەلارەوە هاتووەتە کفری بۆ بەشداریکردن لەم ناڕەزایەتیانە. ئەو پێشتر بەهۆی بێکاریەوە شارەکەی بەجێهێشتووە. ئێستاش هەمان خەمی ئەو سەدان گەنجەی هەیە کە بێکارن و هەلی کاریان بۆ دەستەبەر نابێت. گەنجەکانمان لێرەوە سەری خۆیان لەگری ئەڕوا بۆ سلێمانێکێ بۆ هەولێر ئەچێ بۆ جێگاکان بۆ ئیش بۆ کاسبی بۆچی ئەمەلیانی لە ئەم شارەکەی خۆمانە هەلێکی کارمان بۆ بڕەخسێنێت گەنجەکانمان پەرتەوازە نەبێ بڕۆ بۆ جێگاکانی تر وە ئیش لەبەرەوەی ئێمە داواکەن لە حکومەت هەرێمی کوردستان کە هەلی کارمان بۆ بڕاستێنێ بۆ گەنجەکانمان با گەنجەکانمان سەرگەردان نەبێت. ئێستا گەنجەکانمان سەرگەردان بووە کاکە هیچ شتێک نییە لەم شارە، هیچ شتێکیان نێڵاکەوە گەنجەکان بتوانن لا ئەقل 5,000 دینار دەکات بۆ مەسروفەکەی خۆی. ڕەخساندنی هەلی کار جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری بایەخدان بە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا، ڕێخۆشکردن بۆ پرۆژەی وەبەرهێنان و بژانەوەی ژێرخانی ئابووری شارەکە گرنگترین ئەو داخوازیانن کە 10 ڕۆژە لە کفریەوە بە گوێی حکوومەتدا دەدرێت. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.